7 سال و 8 سالی دەبێویشی دەکەم بەخۆم ئەوم هەیە عن دەستی تەباقیم هەیە ئیشی مەرعەمی برادرش گوتی وەرە لۆ نایە ئیشێ بکەیت چاخانەکەم کڕیەوە چاخانەکەم کڕیەوە و وتمە خواردنەشم لێرە دانایە و گوتی ئەو ئیشێ بکات و دەستاوت بەتامە منجا خواردنی عەموو لە مارە دروست دەکەم بەخۆم خێزانەکەم خواردنەکەی حازر دەکەین لە مارە خواردنەکەی حازر دەکەین سعات یەک خواردنەکەی داوێنێستەرێ لۆ سعات سار 20 دقیقە سار و حازر دەبێت سعات سار و نیویش ئەو خواردنە دەیمێ ئێرە دەدەمە و خەڵکەی و خواردنەکەشیان بەدرا ئەوە کۆترە زازلەکەی کۆتری زازل ئەوە کۆتری زازل لە زاروێ لە کەرکوچی لۆم دێت زاروێ لە بەغدایە لۆم دێ بە جوملە لۆم دێتن هەر زارێ 200 قرم لۆ دێ سەر دەبڕین چا دەکەین و ئەوە کۆترە زازلەکەی لە بەغدایە دێ یعنی لە ماران هەیە لە مەزرعان هەیە لە ئاقارش هەلەگە چی بە تۆڕی دەژیرێ مراویەکەش ئەوە مراوی تووچیە مراوی تووچیمان هەیە چیمان بەدەست ناکەوت چیوی زۆر کەمە سارێ ئەگەر یەک مانگ دەڕۆژ بێتە بازاڕی ئەگەنە زۆر کەمە بەس ئەو مراوێت تووچیە و شامیە و هەیە بەردەوام هەیەەوە ڕەشۆلەکەش ئەوە بە تۆڕی دەژیرێ بە تۆڕی دەژی لە ئاقاری لە دەرەوەی هەولێرێ بە تۆڕی دەگیرێ ڕەشۆلەکە زۆر بە تامە پێتێر ناخۆی برێ پێتێر بخۆی بەس تامی خۆی هەیە تامەکی خۆشی هەیە کەرەبابی خۆمانەشمان هەیە بارکە ئەویشمان هەیە لەگەر کۆتری گاپۆڵ گاپۆڵەکەش ئەوە گاپۆڵەکەیە ئەوە گاپۆڵەکەیە ئەوە گاپۆڵەکەی ئەوە لە غاباتی لە غابات زۆر بە لە لای دوو بزلۆم لە غاباتی شەنەغەی ئەو گاپەلە بەز ناو غاباتان هەیە لە هەرناو دەروی هەولێرێ نییە بەخۆی ئەو خواردنەی من بەڕاستی لە بیداتی دەستانە دەست پێ دەکاتە خلاصی بەهارێ هەتا پاش نەورۆزی ئەو خواردنە دەڕوە دنیا چەندی ساردی ئەو خواردنە زیاتر دەڕوە کاکە کۆترێک ئەوات ئەو خواردنە بەنسبەت خواردنەی قورس نییە برێ زۆر کەس ئێستا مەعیدەی دێشی ئەو خواردنەی دەخوا سەعاتێک سەعات و هەر ئەوەندە لە مەعیدەی دەمێت خواردنەی زۆر سووکە بۆچی دەبێت تەیری توار تەیر و باڵندە ئەوانە بەس سەوراتیان نییە ئیفڕین هێت سەوراتیان نییە بێت سەوریە ئەزە خواردنەکە زۆر سووکە خواردن چەندی برێ تەبیعیە چەور نییە لەبۆ ئینسانی گەلە باشە خواردنام یعنی دووە میش تەمەشاکە ئامزی لەگە دادێنە بیبەری تیژە پیازە ئەو شتان لەگە دەخۆی خواردنەی زۆر زۆر ڕێک و پێک و خاوێنە خواخوامە ئێوەرە دەبێنێ بێم لەکوانە بیخۆم یعنی چەندی برێ خواردنەی سووک و خۆشە چەوری نییە برێت چەوری بی بەردەوامی ئێمە لێرێنە ئەگەر هیچ نین هەفتەی 4 شۆ 5 شۆ دێن لێرە ئەم برادران برانی خۆشەویست ئەم پێکەوەنی هاوڕێنە دێن لێرە جێگایەکەش خۆشە خواردنەکەش زۆر خۆشە بە تایبەتی خواردنەکەی ئێرە تاجیل گەڕێکی تاجیلی پێ دەڵێن هەموومان پێکەوە دێن و بریان زۆرمان حەز لە نوعی خواردنەوە بە بەردەوامی ئەو فەرعی تاجیلی پێ دەڵێن هەیە قەرەباڕغا لەبەرەوەی قەرەباڕغا خواردنیان هەیە هەتا 2 شوێ 3 شوێ هەتا بەرەبەری بەیانیان خواردن لێرە هەیە چ خواردنەشێت و حەز لێ فۆرکولۆری هەیە کوردەواری هەیە ئاوەدانشە جێگایەکە لەناو بازارش نێزیکە لە قەڵا نێزیکە ئەوە قەڵایە ئەوەیە یعنی ئەوەی لێرەش هەمووی دۆست و برادەرە هەموو یەکتری دەناسی هەموو بەیەکەوە جوانینەوانە لێرەنە بۆ نمونەی سلێمانی دێ کەرکووک دێ موسراوی دێن تورکیا دێن ئەوروپا دێنەوە هەرچی خاستنەوە کوردەکانی لە ئەوروپایە بێتەوە دەبی سەردانی ئێرە بکە سەردانی ئێرەنەکان ناستەوە تعجیل بەناوبانگە لە قەدیمەوە بەناوبانگە خاستنە خواردنی کاک گۆرانی ژێرە بەناوبانگە گۆران زۆر خواردنەکانی خۆشە بەڕاستی خواردنەکەش زۆر خاوێنەوە نام أحمد شاب أحمد قديمة ولسه السلام لما فرشت وقتي بين صاري هشتا حتى هشتاوية أو وقتي والله بزر شغلها بو تيمان دقت شيش كيك والله أو وقتي يعني كوتلو بلي سوسكو فروزو بورو كو أو شتان أو وقتي نما دفرش إدي بو صاري هشتاودو لبيش سايخانة مدادنا أو وقتش عينا جواندينو
سفلو بلين تشيشكبو دما فروش لسر زادا عادة رشولا زستانان پیدا دبی لها بلين لهرمي كردستان بتايبتي بلين مانجي دو يازدا پیدا دبیتن حتی کو نهایتی مانجی 4 و بدایتی مانجی 5 او رشولا پیدا دبی ایدی بمرور الزمن كدنيا بلين بلو گرمای درواو او عرض رقد بيتن عادة بخود زاني تبي طالب داني لعرض هذا كأو خورا رقد بيتن بداية كرشولة دي دندوكي رجل الشهر او دارت زي مكان ليري زاري ايدي كنهاية كيدي داني هل كداني دخو عرض رقد بي بمرور الزمن او رشاتينا من بدين دندوكي ما يلو زرداتيك في هذا بي بخوي سيري دندوكي خوي دكا كتمشات دندوكي زردو ايدي بخوي كود زكا دست جيگایشکە ئەو جێی کە بلێ بە فروبارەم سەرمای لێیە پێشتن ساڵێک ئەو دەواتنە پێیان نەبوو بلێن ئەو بلێ مەسلەحە ئیدی هەموو چیوی بوو دەمانگرت و دەمان کوشتەوە دەمان فرۆشت ئیدی ئێستا چەند مشترێک هەیە بیدایە دەرێ یعنی لەگەڵ ڕێزم ئێستا مشتری ها دەرێ وەستە کۆترەکە مەسلەحەیە کۆتری مەسلەحە نییە کۆتری مەسلەحە نییە یان ڕەشۆڵە مەسلەحەیە کاکە ڕەشۆڵە بخۆی عمری کورتە هەر عمری دووسێ مانگە المصلحة تشيدت لعين الوقت حقتي مشتري ودل يعني بازارك انت مشاهدك هم دوازنا هم مصلحة يعني أضلوي فرقي كريا إذا ما تستكين زار زور زار هي من ك أو تيرانا ذكرم كلوم دي بداية رسمي لقدرم كرسمي لقدرم إذا أفضل يكجموها يعني زور مشتري مي أواني كدم ناس قديم الزمان بلين أو بازي بس بين صارنا عنك مدخون أو السقاية من هي بس إذا هي حقتي السقاية نبيتن عملي ده الموبايل كم ده دين وتشي أو إذا دايم مساعدة برسمة كيف يشاندم أو ذا قناعة عندك أو دخوة كودا تطمئن القلوب يعني حزم ليه بخوم دسكاري بكم مشتري نفسي منظرها ده وسع من بخود للتيكا يعني نفس السوبة ونفس قابة ونفس تيرا ده بخود تيكا أو ظهر بخوشم هالحزم ليه يعني دست الشتاء ده جيرم يعني دبي زام خيكوا تسوي كيكوا تعمل كيكوا زور مشتريم هيا يعني لدروي والله هرم كردستان بين لدروي العراق بخوي دزاني وقتها كي رشوليت سو وقتها أوي كبخوي دزاني بخوي بزانا ليه كرسي أصلي يان خدش تيراوي يان خدش سيداوي يان خدش تعزيلا سكولي إشكي دزاني كود لنان بنانو جوج بقصر استأو تيرا راس كوتر أوصل بتا 6000 اما تفار ب 7000 دفروش رشولا ببين دي بارا وقتانا بدونيم دفروش او استانكا بيتا 1500 ايدي اوي كدزاني اللي دزاني لتامكي دزاني معمليناكا تدي كسر دي وسط فيكا ايه بين السر مرايشي وزنكي لواني 600 غرام بي يعني 650 غرام بي سنة عمراي ماني مراي قلت كمان هي مراي وسط ماني مراي جورو ماني الظاهر يش سعر شيء زيادة أظن مشتري هدي براسي هلا زودة ده دري ما وسط أو مريش كشي أو ده بابا 5000 أو كده يبقى 6000 دي كاكا مريش كوتيش كوترا وتي ببيرم دي وببيرمنا أو الشم كريا لو أنا شا يعني حتى هيزو بعضو قوت ما بيواز لو الشنينه قناعتك لبريطانيا وهولندا علي رشوري بخاويان برديا بخاوي فازبيز رشوريان بخاو برديا لو ألمانيا ولو بريطانيا كليو لو خوان ساز كان دين دروز دكا بخوای زیاتر ئەو کاتانە دێم کە میوانەکانم دێن لە دەرەوە زیاتر لە میوانم دێن لە تورکیای لە ئێرانێ لۆ ئەوەی خواردنی فۆلکلۆری کوردی ببینن احتیمالە کابرا لە ماڵێ کۆتری نەخوا یان سوسکەی نەخوا یان کەوی نەخوا بەڵام لێرانە هەیە هەر دەمای عەز دەبێت توانی بێت ئەو ڕۆ میوانی منە